ژمارەیەک خۆپیشاندەری عەرەب کە هێزە کوردیەکان بە چەکداری حەشدی شەعبی تۆمەتباریان دەکەن ئاڵای کوردستانیان لەسەر دام و دەستگا حکوومیەکانی مەندەلی و کۆمیتەی یەکێتی هێنایە خوارەوە ئەمەش وەکو ناڕزایەتیەک بەرامبەر بڕیارێکی ئیدارەی ناحیەکە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم. هەروەها دواتریش خۆپیشاندەران لەژێر فشاردا ئەندامانی ئەنجومەنی ناحیەکەیان ناچار کرد کە بەڕێوەبەرە کوردەکەی ناحیەکە لە پۆستەکەی دوور بخاتەوە و هەڕەشەشیان لە بەرپرسە کوردەکان کردووە. تهديدات دو جور تهديد بو تهديد مثلا لا حتى محافظ يعني محافظ وت يعني اگر او كارت شهر نود خيون رشيد والتهديد شبيه لخلق يعني او انا كخوب شاندنا كان هم تهديد يعني كرد يعني وقالوا وتشتلوا بريت شكداريش ولا نبيو تقيش كريا راسي بەوتەی کوردەکانی مەندەلی ئەو چەکدارانەی حەشدی شەعبی کە دژی کورد هەڵوێستیان وەرگرتووە دانیشتووی ناحیەکەیان نین و لە دەرەوەی ناحیەکەوە هێنراون هەروەک عەرەبەکانی مەندەلیش پەیوەندیان بە کوردەوە کردووە و ڕەتیان کردووەتەوە ئەوان لەو کارەدا تێوەگلابن. احنا نتمنى من الله سبحانه وتعالى ان نكون اخوه. ئێمە هیواخوازین و لەخوای گەورە داواکارین کە براو یەکدەست بین و خۆشەویستی لە نێوانماندا هەبێت نێوان ئێمە کوردەکاندا هەبێت لەبەرەوەی ئێمە یەک میلەتین و خاوەنی یەک وڵاتین. ئێمە ئەو ئاوەی دەیخۆینەوە لەوێەوە دێ و ئەو هەوا و شنەبا باشەی کە لە باکوورەوە دێ پندێکەی دەڵێت بەخێر بێت ئەو شنەبایی کە لە باکوورەوە دێ. هێزە کوردیەکانیش تا ئێستا پەرچەکرداریان بەرامبەر بەو هەنگاوەی حەشد لە مەندەلی نەبووە تەنها ئەوە نەبێت کە لە کۆبوونەوەیەکدا لە بارگای مەڵبەندی خانەقینی یەکێتی بڕیاری پەنابردنە بەر دادگای ئیتیحادیان داوە. ئێمە تاوەکو دوێنێش لە ڕاستیدا زیاتر وەکو خەڵکی خۆپێشاندەر و خەڵکی ئاسایی چاودێری ئەوەمانە کرد کە لە مەندەلی ڕوویدا بەڵام بەداخەوە ئێستا وەکو بەشێک لەو بەڵگانەی کە بەدەستمان گەیشتووە گروپێک بە ناوی گروپی عەسایب لە مەندەلی داخلی بینایی ئەنجومەنی ناحیەکە و بەڕێوەبەرەتی ناحیەش بوون کە هەردووکیان لە یەک بینان لەوێ خەیمایان هەڵداوە و چەکدارن و هەڕەشەی ئەوەیان کردووە کە بەڕێوەبەری ناحیە و سەرۆکی ئەنجومەن بۆیان نێدەوام بکەن. ناحیەی مەندەلی سەر بە پارێزگای دیالە پێشتر قەزا بووە و سەرووی 70% دانیشتوانەکەی کورد بووە بەڵام لە ساڵانی هەفتاکاندا ڕژێمی بەعس کردوویەتی بە ناحیە و دانیشتوانە کوردەکەشی ڕاگواستووە بۆیە لە ئێستادا کورد نزیکەی 20% دانیشتوانەکەی پێک دەهێنێت. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.